داچوون و کردبوونی بەشێک لە ناوچەی ئاوڕێژنی بەنداوی دێوانەیە لە قەزای دەربەندیخان کە بەهۆی خراپی کەرەستەی بەکارهاتوو لە دروستکردنی بەنداوەکەدا توانای بەرگەگرتنی سەرڕێژی چەند ڕۆژێکی نەگرت و مەترسی زیاتر لە بەریەک هەڵوەشانی بەنداوەکەش هەیە. سەرپەرشتیاری بەنداوەکەش دەڵێ 2 ساڵە لە بەنداوەکە ئاو گل دەدەینەوە و تا ئێستا حکومەتی هەرێم بەنداوەکەی لەلایەنی جێبەجێکار وەرنەگرتووە. یەک ئەمە شتێکی ئاساییە واردە لە هەموو سەدێکان ڕووبدات. 2 ئەم سەدە کە دروستکرا خۆتانزان ئەمە سلۆپە و جوێنتی تایە. یەکێک لە سەبەبەکانەوەی لەوانەیە ئەو جوێنتانە کە جوێنتیان کردو ئەو ماستیکە موادەکەی کوالیتێکی بەرزی نەبوو بێ لێو ئاوچۆتە ژێری و دوای داخلیسکان ڕوویداوە. و من خۆم لە زۆربەی ئیشوکاریم سەدا بووم وەکو کۆنکریت و نەوعەتی کۆنکریتوانە گەر خراپە کۆنکریتەکە ئەشکا مەسەرەن پارچە بوو یا ڕووشە بوو هاتە خوارەوە کۆنکریتوانە ئەشکالمان نییە بەس دیارێکێک لەوانە چوونە ژێری ئاوە کە ژێرەوەی بردووە و سلایدینی کرۆک هاتۆتە خوارەوە. بەنداوی دێوانە توانای گلدانەوەی نزیکەی 20 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە بە مەبەستی کەمکردنەوەی ئاوی بەنداوەکە بۆ بەدواداچوونی هۆکاری داچوونەکە سەرپەرشتیاری دێوانە ناچار بۆ ئاوی زیاتر بەربداتەوە. بەپێی یاسای بەنداو حکومەت ساڵی یەکەم وەرگرتنی سەرەتایی بۆ پرۆژەکە دەکات و ساڵی دووەمیش وەرگرتنی کۆتایی بەڵام حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم هیچ کام لەو قۆناغی نەبڕیوە و چاوەڕوان دەکرێت بەهۆی ئەم گرفتەوە وەرگرتنەکەی دوا بخات. ئەوە ئەڵام ئەبێ لوژنەکە بڕیار بە بزان لوژنەکە ئەمە ئەکەوێتە هەڵی دیزاینەوە یاکەوێتە هەڵی ئەوانەوە یاکەوێتە بزان چه هەڵەیەکەوە کوێ ینی بڵێ خاڵی لاوازەکە کوێیە ئەوە دیاری بکرێت اینجا بڕیاردەوەی کێچاکێکاتەوە بەڵام ئەلەکسەر لۆچ هەر بەڵەندەر بێ لەسەر بەڵەندەر بێت کاتەوە کەواتە بێ ئاستی ئاوەکەش دابەزێت تا ئەو کاتی ئیشی لێکەن ئاوەکە بڵێ ئاستی ئاوەکە دابەزێت پێشتر پێش 5-6 ڕۆژ ئەم ئاوە نەبوو نەوەڵا نەبوو ئاوەکە وشکی کرد بوو لەبەرەوە بۆتم ئاوردێتەکانمان کردوەوە هەردوو بۆرێکەمان کردوەوە پێماوە لە ماوەی هەفتێکی کام ئاوە نامێنێ ئەو کاتە بە سواکەن بۆ ئەوەی لیژنەکە بێت ئەمانەوێت لیژنەکە بێت بیبینێن و بڕیاری لەسەر بن. وەک دەبینن لەم نووسراوەدا دروستکردنی بەنداوی دێوانە وەک دەستکەوتی کابینەی نۆ وێنا دەکات و خۆی پێوە هەڵدەکێشێت بێ ئەوەی ئەو ڕاستیە ئاشکرا بکات کە هێشتا بەنداوەکەی وەرنەگرتووە و ئەمەش حاڵی بەنداوەکەیە کە بەشێکی داچووە و مەترسی داچوونی زیاتریشی لێ دەکرێت. وشیار محەممەد کەناڵی ئەسمانی پەیام دەربەندیخان.